کاتتان باش دیلەکانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ خۆشحاڵم بۆەوەی جارێکی تر لە بەرنامەی ڕاستەخۆدا دێنەوە خزمەتی ئێوەی عەزیزان ئەوڕۆ 26 مانگی گەلاوێژ 1600 هەتاوی بەرامبەر بە 7 مانگی سەپتەمبری 2021 زایەنی بابەتی بەرنامەی ئەوڕۆمان لەسەر بارودۆخی زیندانیانی سیاسی و هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی بە هەڵسوڕاوانی کرێکاری هەڵسوڕاوانی مەدەنی ژینگە و زۆرێک لەوانەیە ئێوەی عەزیزی شەتوانین هەر لەم ڕێگەوە ژمارە تەلەفۆنی 0046 26 16 764 پەیوەندیمان پێ بکەن ئەگەر جارێک جارێک چەند جار گیراون و کەوتونە دەبەندیخانە هەستکەوتی کاردستانی کۆماری ئیسلامی لەگەڵ چۆن بووە وەزعیەتی زیندان چۆن بووە هەموو ئەوەمان پێمان خۆشە بیبیستین و ئەوە بیمەرانیش خەتمەتانەدرێەوە شتیا ببیست ئەم بەرنامەیە هەروەها لە ڕێگەی بۆی کۆمەڵایەتی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە بڵاوە بێتەوە بە تەریقی فەیسبوک و یوتیوبەوە شدەی زەرکراویە بەرنامەکە بەمار کراوە هەروەها لە تەریقی کۆمەڵایەتیەوە بڵاوە بێتەوە تلویزیۆنی کۆمەڵەیش تەمان ڕاستەخۆ بەرنامەیە بڵاوە کاتەوە چەندێ زیندانی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیە ئاماری ئەمانە چەندێک شێر ئەمانەوە لە بەندیخانە بۆ چی گیراوە بەسەر چی گیراوە بەپێی یەکێک لە ئامارەکان کە پارەکە داوێتی هەڵێ کە بەندکراوانی ئێستەی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیان ڕادیان لە 25-29 بەرابەری پێش لە شۆڕشی جەماوەری خەڵکی وێران دژی حکوومەتی شاه کە پەرەدە 29 بەرابەر بۆ شێوەیە کە 25% خەڵک بە شێوەی کەیفەتیوە لە زیندانەکانی گیراون یا دەست بەسەر کراون بەجارێکیش زاری وایە بازساشی موقت کراوی بە موقتی بازساش کراوە ئەم گزارشە هەروەها باسیەوە کاکە 190,000 نەفەر زیندانی ساکتی هەیە و هەر ساڵا حدودی 650,000 نەفەر لە وێرانەکان جای سەبەب ڕۆژێکیش بوو بێ چوونەتە زیندان حەزمی ئەمە هێزگار زۆرە کە باسی پێکراوە کە بێتە نزیکی 80 بۆ باسی پێکراوە پێش لە شۆڕشی زەماوەری جەمعیەتی 36 ملیۆنی ئێران حدودی 10,000 نەفەر بۆەوە لە زیندان هاتن نزیکی 10,000 نەفەر بوو کۆماری ئیسلامی بەشێک بە بەهانەی ئەوەی کە ئەمانە قاچاقی موادی مخدرەکەن یاکو بە موادەوە گیراون یاکو ئەو شتانەی بەعسی لەناو کۆمەڵگاوە زۆر پرەیسن وە شتان چۆن بڵێن خەڵک لە برسێتیە مجبورێتی فزیکە خەڵک برسێتیە کارێکە کاتە غەیرە قانونیە و ئەمانە کەونە زیندان لە وڵاتانی پێشکەوتووە ئەوانەی وە بە نوعێک بەهۆی مەسەلەن مەصرفی موادی هۆشبەر و یا موادی مخدر موردی معالجە قەرارە بگرن چونکە وەکو نەخۆشی چاودێت بۆ شوێنهایەکیان بۆ دیاریەکەن لەوێ تیمکارە دەبن دەرمانیان پێدەن و بەم شێوەیە لەگەڵیانە هەسوکەوتن بەجێکەوە لە زیندان هەباو هەچەند بە خۆی کۆماری ئیسلامی یەکێک لەو ژمانەیە کە پەرە ئەدا بە مادە هۆشبەرەکان و بە خۆی مادە هۆشبەرەکان یەکێک لە ساگراتی
حکومەت ئیسلامیەکە لێتەکە وڵات بۆ وڵاتانی براسێ و هەروەها بۆ وڵاتانی ئەوروپایی یانی بۆ زۆرەوە ئاڵێن ئێران لەبیار ئەفغانستان یەکێک لە ئەو وڵاتانەیە کە مادەبەشێکی ئینسانی لە بینی ئەم جەماعەتەی وا لە زیندانان زارە نەفەرەی وا لە زیندانان بەشێکیان ژنان تەبعەن بەهۆی جۆراجۆرەوە لە زیندانن و زۆر جار منداڵەکانیشیان لە زیندان کەس هەیە کە منداڵی بچووکی هەیە منداڵەکەی لە زیندان گەورە بووە و منداڵەکەی دنیای دەرەوەی نەبینیوە و ئەمە بۆ خۆی کێشەیەکی زۆر گەورەی نەفسی لەسەر منداڵانەدا بە چوارچێوەیەکی بچووکە منداڵێک شەو و ڕۆژ لەگەڵ ڕەبابێژینە لە بەندیخانانە ئەو مناڵە هیچ جرمێکی نەکردە بەڵام لە بەندیخانە جالبەکەی ئەوەیە کە زۆر جار کە دێتە سەر مەسەلەی چێ حەقی ئەولادی هەیە و چێ دێت مناڵەکەدا لە مناڵەکە بێ لە دەرەوەی زیندان ئەوە ئەماڵی باوکەکە مسئولیەتیە بۆ هەداگیرە بەڵام کە دێتە سەر زیندان ئەو منداڵا بێ لەگەڵ دایکی لە زیندانە ئەمە بەڕاستی وەسیەتێکی زۆر زۆر نالەبارە بۆ خەڵکیەوە هەرچەند بەڕاستی زیندان بەشێکە لە زیندان یعنی کۆمەلگای ئێران بەخۆی زیندان کۆمەلگایە کە نتوانین بەوێ ڕای خۆت دەربێت نەتوانین بۆ خۆت ڕێکخراوەی خۆت پێ بکەیت نەتوانین بۆ خۆت اعتصاد بکەی تەظاهرات بکەی نەتوانین پەیوەندی بکەی لەگەڵ دەرەوەی وڵات نەتوانین چاو لە بەعزە شتایەک مەحدودیەتت بۆ بۆجی دێڕی دەی بە خودی ئێران وڵاتەکە ناوی زیندان یعنی ئێران زیندانێکە بەڕاستە بەڕاستی بەشێکی زۆر لە خەڵکی ئێران و ئەوە خەڵکی ڕۆژانە سەشنەوەی بینن کە چۆن لەگەڵیانە هەستەکە دەکرێت لە ساڵی تقریبا ساڵی 99 ئاماری ڕەسمی ئەڵێت کە 189,500 نەفەر زیندانی لە ئێرانە ئەوە ڕەخنەکە کاتە درا لە ئوردیبهێشتی ساڵی 98 تا مدیری کلی قەزایی و کوژایی سازمانی زیندانیەکانی هەمووی وڵات توێتی کە سەرفیەتی جێگەی زیندانیەکان 127.68% و ئەوە معنایەوەیە کەوتر زۆرجار باسییان کردەکەوتر جێگەمان نییە بۆ ئەوەی خەڵک بێنە ناو خەڵک بێنینە ناو زیندانەکان بۆ جۆرە کە باس کراوە لە هەر 100,000 نەفەر لە جەمعیەتی 8 میلیۆنی ئێرانە لە فاصلەی ساڵی 97 لە سەردینەوە حەوتەوەکەوە هەر 100,000 نەفەر لە جەمعیەت 133 نەفەر زیندانی بووە لە خەڵی زیادە و سوورەتانێت سوورەتی بەدا خەڵی هێزگار گەورە و ئەم ئێران لە ڕوتبەی نۆهەمە لە ئاسیا لە بوونی زیندانیان لە وڵاتەکە بە ساڵی 97 100,000 نەفەر جەمعیەتی لە 100,000 نەفەر جەمعیەت 310 زیندانی تۆمار کراون کە لە زیندان هەروەها باسی وەکراوەکە زۆر جار ئەفو دراوە و ئەوە دەوڵەت کردوێتی بە نوعێک هەدەف بۆ خۆی بۆەوە بە نوعێک تەبلیغاتی بۆ بکات ئەوە زیندانیان وەرگی عەفو قەرارگاتی لەو بابەتانەوە ئەمەش بەشێکە لە ڕابطە لەگەڵ ئەو شەرایەتی وا ئێران تیا قەرارەگیرا ئەگەر مەسەلەن ئێستا ئێران لە کۆبوونەوەی
بەبوونەوەی وڵاتانی ئاسیایی لە بلوچستانە ئەبینین لەوێ مەسەلەن نوعێکی تر ڕەفتارەکە یا دەستێکی بۆ سازمانی ملل لەوێ سەرۆکۆمار لەوێ سەڕانیەکە وەیە ئەیان لەوێ قەراردادێک بەسن وەیە خەریکن هەن لە مزاکراتی وەرجانە نوعێکی تر ڕەفتارەکەن بەڵام کە دێتە سەر شرایەتی عادی سعودی چۆن لەگەڵیانە ڕەفتار کرێ هەر لە ئاخێتی جەماوەریەکانی ساڵی 96 و 98 جەماوەرێکی هزگار زۆر جیران و جەماعەتێکی هزگار زۆریان سێ شەر بێسەر و شوێن یعنی بنەماڵەکانیان نازانن منداڵەکانیان لە شوێن چیان بەسەر هاتووە چەند جار پێش هاتووە کە تەرمی منداڵەکانیان بە سەدەکان و لە کەناری ئاوەکان و لە شوێنی وابینێتەوە منداڵانەوە و جوانانە بوون کە لە ئاخێتی جەماوەریدا بەشداریان کردو دەخۆسەرکران. لە بابەت ئەم مەسەلەوە مۆزوعێکی تازە کە ماوەیەک لەوە پێش هەرم پێرەکە سازمانی عەفوی بەینەلملەلی بە بەیانیەکدا بە بەیانیەکی مەطبوعاتیە ئێرانی محکوم کرد بۆ ئەوەی کە لە زیندانە شکنجە ئەکات طبعاً ئەوە شتێکی تازە نییە بۆ وڵاتی جمهوری ئێران و هەر لەوێ باسیەوە کرێت کە بەشێک لە زیندانیان لەژێر شکنجە کوژراون و لەسەر و شوێن معلوم نییە چیان بەسراتوە. لەم بەیانیە هاتووە کە 72 نەفەر لە ژانویەی 2010 کە جمهوری ئیسلامی دستوریەتی ئەم 72 نەفەرە ژیانیان لەدەستا و کۆماری ئیسلامی هیچ واوێکی نییە بۆ ئەوەی کە بە چ شێوەیە ئەمانە ژیانیان لەدەستاوە. عەفوی بەینەلملەلی هەروەها لە بابەت ئەشکەنجە و ئەشکەنجە بە شێوەهای زۆر ناشرین زاتی ئەشکاوەر و مەسلحەی گەرم لەوانە باسی کردووە کە لە زیندانەکانەوە کاتمەنداوە بۆ ئەوەی کە توانن فشار بێنن بۆ سیلاویان. هەروەها باسیەوە کراوە کە عەفوی بەینەلملەلی باسیەوەی کردووە کە ماوەیەک لەوە پێش ڤیدیۆیەک بڵاو بۆ کردوایی و حتما پیشانتان حتما بۆ خۆشتان بینیتانە بەڵام ئێمەشەر پیشانتان دەدەین لەوێ باسیەوە کرا کە چۆن ڕەفتارێک لەگەڵ زیندانیەکان. لە بابەت یاسر مەنگوڕی 31 ساڵەوە عەفوی بەینەلملەل بە تەوری مشەخەص باسی کردووە. یاسری مەنگوڕی لەسەر و شوێن دەبێت بنەماڵەکەی نازانن لەکوێ بێت دوای ئەوە کە دوای ماوەیەکی پێوچێت جەنازەکەی بینەوە دەوڵەت هەڵێت کە یاسری مەنگوڕی لە دەرگیری بە شەڕە گیانی بەست کردووە و ئەوە کۆماری ئیسلامی ئاگای لەوە نییە بە سوورەتێکە بەپێی بەشێکی زۆر لە هەواڵ ئێران ناوە لە کوردستان باسەوە کرێتە دەست بەسەر کراوە و هیچ دەرگیریەکە بەشداری نەکردووە. ئەمە لەو نامەی عەفوی بەینەلملەلیەشە هاتووە. مەوردی وا هێزگار زۆر هەیە ئەگەر مەسەلەن هەر لەو ماوەیە چاوی لێ بکەین لە مەسەلەن لە بوشەر ژنێکی زیندانی اعترافی کرد محبوبەی ڕەزایی زیندانی سیاسی لە بوشەر وتێتی من شکنجەیان کردووم هەروەها وتویانە کە پیشنهادیان پێکردو وتیانە بە شێوەی سیغا ئەدەین بە شوور و ئەوە بە خۆی هەروەها نەوعێک شکنجەیە بۆ ئەو زیندانیە. یاکو قادری محەممەدزادە ئەوە زیاتر لە 35 ڕۆژە لە مانگرتنی خواردنایە بەهۆی بارودۆخی زیندان و توێتی هیچ حقوقێکی ابتدایی یا سەرەتایی شاملی من نابێ و 16 ساڵە بەبێ ئەوەی کە هەرخەچی پێ لە زیندان هەیە. یاکو حەیدەری قوربانی
ڕەشەی ئەوەی لەسەر کراوەکە ئەدام کرێت و لەم بابەتەوە بەشێکی زۆر لە ڕێگەی تویتر وانەوە هەوڵیان داوە کە چیوانی بکەن لەم زندانە سیاسیە. سازمانی عەفی بینەلملەلیش هەروەها لە مەوەردی خەتەری ئیعدامی حەیدەری قوربانیەوە هەشداری داوا بە کۆماری ئیسلامی کە ئەوە با تۆزگە و هەموو پەیامە توێترانەکە هاتووە وتیانەکە نابێت ئەبێت دەست ئەدامەکە ڕابگرن و بۆیانیەکە ئەدام بکرێتەوە. مەواردی وا هێزگار زۆرە لەم بابەتانەوە کە ئێوەش بۆ خۆتان دەتوانین پەیوەندیمان پێوە بکەن لە بابەتەوە ئەگەر تجربەتان هەیە پێمان بڵێن وەزیەتی زیندانیەکانمان بۆ باس بکەن بە چ شێوەیەکە ئایا یا ئەسڵەن نەیچوونەتە زیندان ئایا بەڕاستی هەست بەوە ئەکەن لە زیندانەوەش لەم بابەتەوە کە ماخۆشە ڕای ئێوەش بنووسن و ئاگاداری وەزیەتیەوە بین. لە مەوردی مەسەلەی ئیعدامی ئەدامەکانی ساڵی 1970ەوە سازمانی ملل داوای کردووە کە کمیتەیەکی لێکۆڵینەوە تێک بێت بۆ ئەوەی کە بەشێکی زۆر لە زیندانیانی سیاسی ئەدام کراون بەبێ ئەوەی هیچ دادگاییەکیان کرابێت یا شتێکی وا بەڕێوە چوو لەوێ. کەسێکی کە بە ناوی مریەمی ئەکبەری لە زندانی سنانە زندانی سنان تەبعید بووە و ئەویش بەبێ هیچ نەترسیەک بە ساڵی 1970 لە زندانایە و سێشت دیان کردووە بۆ زندانی سنان. دەکو هەروەها ئێمە زۆر باسی مەرجسی محەممەدی هەسوورا و وەکیلی دادگستەریمان ویستووە کە ئەویش هەروە دۆزار گیراوە دەستەسەر کراوە ئەوە بانگیان کردووە بۆ زیندان و فشاریان بۆ هێناوە لەم بابەتەوە. مەواردی وا هێزگار زۆرە. چەند ڕۆژ لەوە پێش باوکی زندانی سیاسی کورد کە حسێنی پەناهی کە لە زیندان بوو ئەعدام کرا. باوکی بەداخەوە گیانی بەست کرد. وەزیەتی ئەو کاتەی ڕامین و حسێن پەناهی زۆر لە کۆمەڵایەتەکانەوە مەحەتەس کراوەوە دوای ئەعدامی ئەوان ئەو سێ نەفەرە لە ئاسێراوان مامگرتنێکی گشتی لە کوردستان کرا بە ئاعترافەوە هەروەها کۆماری ئیسلامی موشەکوارانی نەخاراتی حزبی دموکراتی کرد. بۆ مەسەلەی بە خاکسپاردنی دەوڵەت ویستی کە ئەویزانی کە خەڵک زۆر کۆ بێتەوە ئەمە احتماڵەن بۆ بەشتێکی سیاسی و خەڵک بێن لەم بابەتەوە شتێک بکەن بۆیە وەهای لە هات کە تەرمی باوکیان ئەوەڵ نەزان دەنگم هەیە ئەگەر دەنگم هەیە بە دەقەتەن کێشەیەکی دەنگ هەیە یادارم کێشەی دەنگ نەبێت چونکی وا من هەبێ کێشەیەکی شەخصیەتی دەنگ ببێت سچایتەکەم کە کێشەی دەنگەکە تەواو بوو بێت ئێستا. ئەگەر وا بێت ئەم جارە تر ئەبێ بە ئەوەی کە زۆر باشە وا بزانێشە کە کێشەی دەنگەکە نەماوە بەو جۆرە کە ئاگدار کرامەوە. داوای لێبردنەکەم لە بینەرانی ئازیز. دەنگ باشە، زۆر سپاس ئەوە پەیامێک هاتووە کە ئەڵێ دەنگ باشە، زۆر مەمنون. بۆ خۆم پێم وابوو کێشەی هەیە. چاوەکەین لە ئەو فیلمەی وە کۆماری ئیسلامی لەلایەن گروهێکەوە
بڵاوی کردەوە چاو لەو فیلماکەن ئێستا ماوەیەک لەوە پێش فیلمێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووەوە لەلایەن گروهێک بە ناوی عەداڵەتی عەلی کە بەو جۆرەوە بۆ خۆیان ئاماژەیان پێکردووە و تویانە کە ئەمان دووربینەکانی زیندانی ئێڤینیان حەک کردووە و لەو تەریقەوە توانیویانە بچنە ناو سیستمی کامێرای زیندانی ئێڤینەوە. ئەم گروهە چێن سەربەچلایەنێکن زۆر ڕۆشن نییە، شایدیش بۆ خۆی کۆماری ئیسلامی دەستی تیابێ بۆ چاوترسێنکردنی خەڵک بەنەوەیەک شرایەتی زیندان پیشاندا کە خەڵک نەوێرن بزانێت چۆن لەگەڵ زیندانیەکانە ڕەفتارەکەن، چۆن لیانەدەن و چۆن بێسەر و شوێنیانەکەن. ئەمە بەنەوەیەک شایەک بۆ خۆی تاسیری ببێ. لایەکی تریشی ئەوەیە کە بۆ خۆی ئەمە بوو بە ئابڕۆڕێزیەک یا ئابڕۆچوونێک بۆ کۆماری ئیسلامی لە ئاسی نەودەوڵەتیدا بە شێوەیەکە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەو سایتە خەبەریەکان و هەروەها خەبەرگوزاریهای بەناوبانگ لە ئاسی نێودەوڵەتیە ئەم خەبەریان بڵاو کردەوە. تەبعاً ئێستا کۆماری ئیسلامی هەرچیەکە کات هەر بە زەرەری تەواوە بێت. ئەوەیەوە معلومە ئەو فیلمانە پیشانەدا کە ئەو پەڕی دەڕەندەیی کاربەدەستانی زیندانی ئێڤین پیشانەدا ئەمە فقط گۆشەیەکی زۆر بچووکە لەو شرایەتەی وە زیندانیانی تیان و لەوێ بەو شێوە بەندکراون. طبعاً ئەمە بە زەرەری کۆماری ئیسلامی تەواو بوو و بەشێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم حرەکەتی کۆماری ئیسلامیان محکوم کرد و ئەوە دیارە بوو بە ئابڕۆچوونێ بۆ کۆماری ئیسلامی. ئەمە لەم ڤیدیۆە بینین کە چۆن هەڵسوکەوتە کرێ لەگەڵ زیندانیان و طبعاً وتم ئەمە بۆ خۆی لەوە چێ کە کۆماری ئیسلامی دەستی تیاوێ لە بڵاوکردنەوەی ئەمەدا بۆ ئەوەی کە خەڵک بترسن لە زیندان و شێوەیەکی وا ببێت کە ئەمە بە احتماڵی زۆر ئەوە هەدەفەکەی بێ، چونکی ئەم گروهە بەڕاستی نەناسراون، معلوم نییە چێن. عەدڵی عەلی بۆ خۆیان کەسانێکی معلوم نییە ئەمانە چ کەسانێکن بەڕاستی، و بەڵام هەر بەو جۆرە کە باسم کرد کۆماری ئیسلامی زۆر جار لەم بابەتەوە تووشی هەڵە بووە، ویستوێتی بەنەوەی خەڵک چاوترسێن بکە، ویستوێتی بە نیشاندانی زەبر و زەنگ و ئالەوانە خەڵک ئەوەڵ بەتە هەر کۆماری ئیسلامی نییە. مەسەلەن بۆ نمونە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەو شێوەوە ڕەفتاری پۆلیس لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو ئەبێتەوە، نیشان ئەدرێت و ئەیهێن و هەموو ئەوانە بەشێکی نەتیجەکەیەوە بێ کە خەڵک لە پۆلیس بترسن و پۆلیس بەنەوە هێزی خۆی پیشان بدە. ئەمە کۆماری ئیسلامیش طبعاً لەمە ویستێتی ئەو ئیسفادە بکات، بەڵام هەروەکە باسم کرد لە ئاسی نێودەوڵەتیش و لە خەبەرگوزاریەکانە ئەم مۆزوعە زۆر بە زەرەری تەواو بوو بەڕاستی، وەوا بوو کە ئاعترازێکی وەسیع لەم بابەتەوە کرا بە وەزعیەتی زیندانیەکان لە ئێران و وەزعی زیندانیان بەڕاستی لە ئێران کە لە چه شەرایەتێکا بەڕێوە ئەچنە پێشەوە. جیا لەوانیشە پەرسەندنی نەخۆشینێکی هزگار زۆر لە ناو زیندانەکانە، وەکو نەخۆشینهای واگیر جیا لە کۆڕۆنا، بەڵام نەخۆشینهای تری خوێنی بە تۆجە بۆ ئەمانە هەمویان لە سلولهایەکی زۆر تەنگ و زۆر جار بەیەکەوە نان و ئاو و خەو و خواراک و هەموو شتێکیان خەو مانە هەموو پێکەوەیە وای لەیەکا کە ارتباتێکی زۆر نزیک لە بینیانە بێ و نەخۆشینهای خوێنی لە ناویانە زۆر پەراسێنێ، نەخۆشینهای پۆستی لە ناویانە زۆر پەراسێنێت، وەزعی سڵامەتیان باش نابێت، تەنگی زیندانەکان، کێشانی سیگار و دووکەڵ و مەحەوتە چکۆلا، هەموو ئەمانە توانێ ببێ بە فشارێک ویان تەڕی و تووشی
جاری وایە زیندانهای ئینفرادی زیندانە ئینفرادیەکان جاری وایە لە هێزگار بە شێوەیەکی زۆر سەخت و ناخۆش دروست کراوە کە ئەو زیندانیە لەو فاصلا بتوانێت ئەمان بتوانن ئیقراری لێ بگرن، بتوانن مەجبوری بکەن بەوەی کە بڕێک لە شتەکان بڵێت. مەسەلەن هەر بۆ نمونە باسی ڕامینی حوسێن پەنایمان کرد، بۆ خۆشی وتی تەوای ئەو شتانەوە کۆماری ئیسلامی لەسەر من بڵاوی کردوێتەوە بە شکنجە و بە زۆر و هیچی واقعی نییە، لە لێدان وا ئەو ئیتفاقە بۆ بەشێکی زۆر لەو زیندانیان بەدڵخواز نەبووە. زۆر کەم پێش دێت کە کەسێک بەدڵخواز بچێت لەگەڵ کۆماری ئیسلامی هەوکاری بکە بە لێدان و ئەشکەنجەی زۆر هەر بۆ جۆرە لە نامەی عەفی بینەلملەلیشا کە هاتووە لەوێ باس لەوا کرێت کە ئێستا ئەسلحەی گەرم بەکارهێنن بۆ ئەوەی کە ئەشکەنجەی زیندانیان بکەن، تەقەیان لێەکەن، بگرە ئەندامی لەشیان برینارەکەن و ئەمە بۆ خۆی شکنجەیەکی زۆر قورسە بۆ زیندانیەکان. جیا لە ئەشکەنجەی ڕۆحی و جسمی نەبینینی خانەوادەیان بەشێکی هەرە زۆریان هەر مەرەخەسیان نەگرتووە. ماوەیە لەوە پێش یەکێک لە زیندانیانی سیاسی کورد کە ماوەیەکی هزگار زۆر ئێستا دقیق لە فکرم نییە چەند ساڵە کە لە زیندان بوو، دوای ئازادبوونی بەداخەوە بە نەخۆشینی کۆڕۆنا گیانی بەخت کرد بەبێ مەرەخەسی ئەو مدەتە لە زیندانا بووە. ئەوە معنایەوەیە کە لەباری ڕۆحیەوە یانەوێ ئەم ئینسانانە بشکێنن، یانەوێ فشاریان بۆ بێن، یانەوێ تحتی فشار قەراریان بدەن و هەموو ئەمانە لە بابەتی هیچ وڵاتێکەوە نایەت غێرەس کۆماری ئیسلامی تەجروبەی زمانی شا خەریکە دوو پاتەکاتەوە بگرە لەوان خراپتر خەریکە ئەم تەجروبە بەرامبەر بە زیندانیان بەکارەهێنرێت. لە بینی ئەم زیندانیانە کە زۆربیان زیندانیانی سیاسین، بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی کرێکاری لە زیندانان هەڵسوڕاوی کرێکاری بۆ ئەبێ لە زیندانە هەڵسوڕاوی کرێکاری داوای مافی خۆیەکات، یاکو بە بۆنەی بڕێوە بردننی مەراسیمەکانی ئەوەڵی مایمەی گیراوە لەسەر چی گیراوە، خۆ ئەوە هیچ شتێکی دژی حکوومەتیتیان نیە، باسی داخوازیەکانی خۆیەتی. ئێمە زۆر جاربینیمانەکە زیندانی کرێکاران گیراون و زەربەی شەلاقیان لێدراوە بۆ ئەوەی داخوازیەکانی خۆیانیان بردوێتە پێشەوە. کۆماری ئیسلامی بەڕاستی بە تونترین شێوە بەرامبەر بە زیندانیان و بە خەڵک عام ڕەفتاری کردووە و مانەوەیشی تا ئێستا هەرە و زەبر و زەنگ و ئەوانە بووە کە توانیوێتی ئەو بیهێڵێتەوە. قەتیسکردنی کولەن هەموو بیربۆچوونێکی جیاواز کە شتێکی کە بڵێت بڵێ کە کۆماری ئیسلامی ناڵێت، دەرکردنی یەکدانە نەشریەی دژی کۆماری ئیسلامی ڕۆژنامەیەک یا دەرکراوەیەک ئەکرێ ببێ بە زیندانێکی زۆر قورس بۆ ئەو کەسێک کە ئەو کارەی کردووە. هەموو ئەمانە بەڕاستی کۆماری ئیسلامی خەریکە بەرامبەر بە خەڵکی ئێران بەکارهێنێت. لەو بابەتەوە طبعاً ڕقم تەلەفۆنەکە کە باسم کرد 0046 726 16 764 توانن پەیوەندیمان پێوە بکەن، ئێمەش پەیامەکانتانە خوێنینەوە، گەریش زەنگ لێ بدەن، حتمما لە ڕاستەوخۆ لە بەرنامەکە بڵاو یەکەینەوە. ئێمە زانین کە کەم کەسێ بەو جۆرە کە لە گزارشەکەی عەفی بینەلملەلیە هاتووە کەم کەسەیە نەچێتە زەندان، وە لەو گزارشی پێشووە کە بۆتان باس کردووە کە کەسانێک بووە حتا گەر بە تۆری موەقەتیش بووە دەست بەسەر کراون و لەوێ کەوتونەتە زیندان. کەم بنەماڵە هەیە لە ئێرانە، یەکێک لە ئەندامانی بنەماڵەی جارێک لە زیندانە نەبوو بێت، بە هەر دەلیلێک بوو بێت، بەڵام حتمما کەوتووەتە بەندیخانە و ئەوە بۆ خۆی دڵڕاوکەیەکی زۆر لەناو بنەماڵەکانە بۆ دروست ئەکات کە نازانن چیان بەسەر دێت.
ئەو وڵاتە کۆماری ئیسلامی چونکی هیچ کەس متمانەی پێ نییە بە مەحزیەوە کەسێک ئەگیرێت یا دەست بەسەرە کرێت ئیتر نازانن چی بەسەر دێت. لەو ڕۆژانە لەگەڵ دۆستێکی خۆشەویستمە قسەمە کرد ئەیوت خۆوانیە کە واکسن نەبێ، واکسن هەیە بەڵام چونکی خەڵک باوەڕیان بە کۆماری ئیسلامی نییە واکسن نادەن لە خۆیان، چونکی پیان وایە ئەمە شتەیەکەیە کۆماری ئیسلامی خەریکە دژ بەوان بەکارهێنێت. ئەی نەخۆ واکسن هەیە بەڵام وڵات ئەم حکوومەتە جێگەیت متمانە نییە، متمانەی لە لای خەڵک لە دەستداوە و پێیان وایە هەر شتێکە کات دژ بەوانە یا شتێکی تایە. ئەوە بۆ خۆی جاری وایە خەڵک بەڕاستی زەرەری لێ کردووە بۆ نمونە لەوەی کە مەسەلەن بۆ نمونە واکسن لە خۆیان نادەن پیان وایە کۆماری ئیسلام مەسەلەن نمونەی وام هێناوە، بەڵام بەعام ئەوەی وا کۆماری ئیسلامی کردوویەتی چونکی خەڵک زەرەری تیا کردووە، چونکی بە نەفعی خەڵک نەبووە، چونکی هەمیشە تاوانەکەی خۆڵەکەی چوەتەوە ناو چاوی خەڵک، ئەوەیە کە خەڵک بەعام متمانە بە کۆماری ئیسلامی ناکەنەوە. وەختێک یەکێک لە ئەندامانی بنەماڵەیان ئەگیردرێ ئەیتر ئەوە زانن کە لەواچێکە ئێتاە چاویشیان پێ نەکەوێت. مەواردی وا هێزگار زۆر بووە لە زندانیانێک کە بەڕاستی دوایی دەرکەوتووە لەو بەینا شتێکی نمونەیەکی زۆر چاکیان هێناوە، زندانیە کە ئیعدام کرابوو دوای ئەوە خاستەکەی هاتووە کە حکومەکەی غەڵەت دراوە بەڵام تازە ئیعدام کرابوو. مەبەستمەوەیە کە لەوێ هیچ شتێکی قانونی نییە، هەر قازیەک بۆ خۆی حکمێک بۆ خۆی ئەدات و لەو دادگانە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە خەڵخاڵی ئەوە خەڵخاڵی ڕژاندی، ئێستا بەقیەی قزاتی دادگستری وانە خەریکم بڕێەوە بە نەویشەوە بوو کە هاتوو بەشێکی زۆر لە زندانیانی لە کوردستان دوای هێرشی کۆماری ئیسلامی گرت و ئیعدامی کردن بەبێ تاوان، بەشێکیان لەوانە هەر هیچیان نەکردبوو، هەسان هەر فەرێکی سیاسیشیان نەبوو ئیعدام کران. ئەمە فقط بۆ ئەوە کراکە ترس و دڵڕاوکێ لە ناو خەڵکە دروستکەن بۆ خەڵک بترسێنن و کۆماری ئیسلامی لەم بابەتانە هێزگار زۆری کردا. لە کوردستان تەبعاً ئەمانەی بە دزیەوە کردووە، ئەمانەی لە پادگانەکان و یا لە زندانەکانە لە حوشەی زندانەکانە کردووە، بەڵام ئەبینین لە شارەکانی تری ئەنان مەیدانەکانی ئیعدامی بەکاربردووە، هەرچەند ماوەیەکی هێزگار زۆرە و کارە ناوێرێ بکات چونکی ئەزانێ ئەگەر بێت و زەڕ و سەقیلێک بێنێت و ئیعدامێ داوە چوونە ژێر جەستەی و وەتەنافەکەیان لە ملی دەرێنا و نەجاتیاندا. غێرە ئەویشە چەند کاری شۆڕژگێڕانەی تر لەم بابەتەوە کراوە، زۆر جار بیستومانەکە کەسانێکە بە دەلیلی کوشتنی کەسێکی تر حکمی قەساسیان پێدراوە بنە ماڵەی ئەو کەسەی وە ڕۆڵەکان کەسەکان کوژراوە قاتڵەکان بەخشیوە، ئەو بۆ خۆی بەشێکی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە خەڵک بۆ خۆیان دڵیان ڕەحمیان بووە نەیانویستە کەسێکی تر داغدار بکەن، بەڵام لە لایەکی ترەوە بۆ خۆی دژایەتیە بووە بۆ حکومەی کە کۆماری ئیسلامی ویستوێتی جێی بخات لەو کۆمەڵگا، ئەوش حکمی قەساس بووە، ئەوشەوە کە لە بەرامبەر چاوا چاو، لە بەرامبەر قام کا قام، لە بەرامبەر کوشتنا کوشتن. ئەو حکمێکی زۆر دواکەوتوانەی چەند هەزار ساڵەیە کە کۆماری ئیسلامی ئێستا خەریکە بەڕێوە بە و خەڵکت بۆ دژایەتی لەگەڵ ئەو نۆعە هەڵس و کەوتە کاری ئاوایان کردووە. زۆر جار لە ناو خۆشی هەردوو بنەماڵەکە و خەڵکیش ئەو حکومیان لەغو کردوێتەوە و بەخشیانە قاتڵەکان بەخشیوە. ئێمە خۆ تەبعاً تەرەفداری ئەوە نەبووین کە کەسێکی کە بکوژەیسە بە هەر دەلیل لە شتێکی وا بووە، بەڵام تەبعاً ئەو جارە دوو خانەوادە خەمبارە بن، دوو خانەوادە ئاجێتبارە بن و ئەوە مۆزوعێکی ترە لەباری کۆمەڵایەتەکەیەوە، بەڵام کە دێتە سەر مەسەلەی سیاسیەکەی کۆماری ئیسلامی لە کوردستان بەڕاستی لەو بابەتانەوە هەمیشە سەری داوێتی بەبەردا نەیتوانیوە. مەوردی زۆر کەم بووە لە مەیانەکانە داری ئەعدامیان هەڵواسی بێت و خەڵک پێن چاوی لێ بکەن، هەرشتیوە زۆر بە دەگمەن ڕوویداوە لە کوردستانە. دەلەکەیەوە و خەڵکە شتیەوە قبوڵ ناکەن وەزانن کە کۆماری ئیسلامی حکوومەتێکی
حکوومەتێک کە لە ڕۆژی ئەوڵیشەوە پیان وتووە نا هەر لە ڕۆژی ئەوڵەوە حکوومەتیان قبول نەبووە طبعا هیچ قانون و مقررات و هیچ حکومێکیشی قبول ناکەن ئەوە بە تەجروبە لە توولی ئەم 42 ساڵە خەڵکی کوردستان ئەویان سەلماندووە و زۆر جار بە شێوەهای جۆر و جۆر دژایەتیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی کردووە. ئێمە باسی ژنانی زیندانیمان کرد بەڵام مەسەلەیەکی تر مێرمنداڵانن کە کەونە زیندان سنی منداڵانی ئەوانەی وا کەونە زیندان لە 13 ساڵە و 12 ساڵە و 14 ساڵە و ئالەوانە ئەبینرێت و زۆر جار هێشتا سنیان نەگەیشتووە بە سنی قانونی 18 ساڵ لە مێرمنداڵیە ئیعدام کراون و ئەوە بەڕاستی زۆر دڵتەزێنە بۆ منداڵێکی هێشتا نەیتوانیوە فام بکاتەوە ئەگیردرێت و ئەشکەنجە درێت و هەموو بەرخوردێکی ناخۆشی لە زیندانە پێکرێت و دوایش بە دەلایلی مختلف ئیعدامەکرێت. مەواردی واجگار زۆرە لە مەوردی جەوانانەوە لە مەوردی هەروەتر باسم کرد لە مەوردی ژنانەوە لە مەوردی ئەو مناڵانێکی وا لە زیندانە گەورە ئەبن و لە زیندانە ئابن لەگەڵ دایکەکانیانە. ئەمە بارودۆخی ئێستەی زیندانەکانە لە ئێرانە کە ئەبێ هەوڵ بدرێت کە ئەم بەم شێوەیە اعتراض بکرێت سازمانهای بینەلملەلی لەم وەزیەتە ئاگادار بکرێنەوە عەفی بینەلملەل ئەمنستی ئینتەرناشیۆناڵ هەڵسوڕاوان لە دەرەوە ئەبێ هەوڵ بدەن ئەم وەزیەتە پێک بێن. مەسەلەیەکی تر لە مەوردی حکمی ئیعدام خارج لە زیندانە ئێمە بینین بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی لە دەرەوەی ئێران کەوتونەتە بەر پەلاماری کۆماری ئیسلامی هەر ماوەیە لەوە پێش یەکێک لە ئەندامانی ناوەندی حیزبی دموکرات لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە لە شاری هەولێر ترۆر کرا. ئەوە ئەلبەتە هەر ئێران نییە ئەوە بینین کە تورکیەش یەکێک لە ئەندامانی پارتی کرێکارانی کوردستانی لە شاری سلێمانی دوێنێ ترۆر کرد کە مەسئولی بەشی گیانبەختکردووانی پارتی کرێکارانی کوردستان بوو. هەروەها لە ماوەی ئەو 42 ساڵەدا لە دەرەوەی وڵات بەدەیان هەڵسوڕاوی سیاسی هەم لە هەرێمی کوردستان و لە وڵاتەکانی ترا ترۆر کراون حملەیان پێکراوە بۆمبیان بۆ دانراون و لەم بابەتەوە کاری کۆماری ئیسلامی هەر بۆ خۆشی بە خودی وڵاتی ئێرانەوە نەوەستاوە بەڵکو لە دەرەوەش دەستی داوەتە ئەم ڕەوشانەی کە بینین. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا چەند مانگی ڕابردوودا یەکێک لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە لە ئەشکەنجەی هەڵسوڕاوان لە ئێران دەستی بووە بە ناوی حەمیدی نووریەوە ئێستا محاکمەکەی لە ستۆکۆڵم ماوەیە کە بەڕێوە چێت و زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە محاکمەکەی بە شێوەی زیندوو بڵاوە بێتەوە. ئێمە زۆر هەوڵماندا بەڕاستی کە ئەو محاکمە بگۆزینەوە و ئێوەش بتوانین بینەری بن بەڵام باتۆزە بۆی کات و ساتەکەی لەگەڵ بەرنامەی تەلەڤیزیۆنی ئێمە ناهاتەوە ئەوە بوو بەهۆیەوە کە نەتوانین ڕاستەوخۆ محاکمەکەی بڵاو بکەینەوە و ئەوە کێشەیەکی بۆ ئێمە لەباری تەکنیکیەوە دروست کرد. بەڵام بۆ جۆرە پێ دەچێت بەشێکی زۆر لە زیندانیانی سیاسی دەهەی شەستی هەتاوی کە کەوتونەتە زیندان ئێستا لە دادگا حاضرە بن و بەرامبەر بەو تاوانبارە خەریکن شایەدی ئەدەن و ئەوە یەکێک لە پەروەندەهای گەورەیە لە ئاستی نێودەوڵەتیە کە لە شاری ستۆکۆڵم خەریکن بەڕاستیەکەن و بۆ جۆرە مەسەلەکە فقط بەشێکی حەمیدی نووریە بەشێکیەوەیە کە کۆماری ئیسلامی دیسان لە ئاستی نێودەوڵەتیە هی نەبێت کەوێتە پەراوێزەوە و زیاتر هیوادارین
هیوادارین ئەو وەختە وڵاتەکان بتوانن زیاتر کۆماری ئیسلامی لە لیستی ڕاوابتەکانی خۆیان لای ببەن، ارتباتاتی ئابووری سیاسی لەگەڵم وڵاتە قەت بکەن بەهۆی ئەو ڕەفتارانەوە کۆماری ئیسلامی خەریکە لەگەڵ خەڵکی ئێران یەکات و لەگەڵ هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و کرێکاری و هەموو هەڵسوڕاوانی ترێکە هەڵسوڕاوانی ژینگە پارێزێکی ئێرانی بریتانیایی کە هاتبووە بۆ ئێران بۆ ئەوە بەشێکی زۆر لەو گیاندارانەی کە حیوانانەی کە خەریکن وردە نەسڵیان منقەرە دەبێ گیرا و ئاعدام کرا بێسەر و شوێن بوو. دوایی معلوم کراکە کۆماری ئیسلامی لەژێر شکنجا ئاعدامی کردووە. مەواردی وە زۆر هەیە لە مەوردی ژینگە پارێزانەوە کە گیراوە ناخۆ ژینگە پارێزان چیان کردو دفاعیان کردو لە ژینگە و لە ئەو شوێنەی وا ئێمە تیاژین بۆ ژینگەیەکی باشمان بۆ بتوانین بە ئاسوودەیە بژین. پاراستنەکان بۆ ئەوە بۆ خۆی شتێکی تریان نەکردەوە، بەڵام دەست بەسەر کراون و کەوتونەتە ژێر شکنجە لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە. مەواردی وا هێزگار زۆر هەیە کە ئێمە ئەتوانین شارەی پێ بکەین لە مەوردی چۆنێتی ڕەفتاری کۆماری ئیسلامی. نمایش هەیە کە داوێتی لە مەوردی زندانیانەوە بەناو ئاعتراف وەرگرتن لێیان بە خودی ئەمە ویستویەتی بڵاوکردنەوەی لە تەریقی تەلەڤیزیۆن و هێنانی ئەوان لە دانانیان لە تەلەڤیزیۆنەوە. ئێستا بینین بە تەکنیک ئەکرێت سوورەتی بنیامەکە بگۆڕی، بە تەکنیک ئەکرێت سەری ئەم هەڵگری بینیت سەرسەری ئەویان، بە تەکنیک ئەکرێت لێوی قسەکردنەکەی بگۆڕی و دەنگی تری لەسەردابنی. هەموو ئەوانە ئیمکان پەذیرە لە باری تەکنیکیەوە، بەڵام کۆماری ئیسلامی بۆ بتوانێت بەمنەوە خەڵک چاوترسێن بکات. ئەو کەسانەوە ناسراو بوون، شەخصیت بوون، کەسانی بەناوبانگ بوون، زۆر جار هێناوێتی بەم شێوەیە بەناو ئاعترافی لێوەرگرتن و یاکو بڵاوی کردوێتەوە و ئەمەش بۆ خۆینەوە ئەشکەنجە بووە، هەم بۆ ئەوان و هەم بۆ بنەماڵەکانیان. ئەمەش بۆ خۆینەوە ئەشکەنجەی ڕۆحیە کە کۆماری ئیسلامی بەم شێوە خەریکە خەڵک ئەشکەنجە ئەکات. یاکو دەست بەسەرکردن لە دەرەوەی وڵات. ماوێ لەوە پێش بوو کە یەکێک لە ڕۆژنامەنگارانی دژ بە کۆماری ئیسلامی کە چووە بۆ عێراق لەوێ دزیان و دوای ماوەیە کە هێنانە تەلەڤیزیۆن و بەناو ئاعترافیان لێوەرگرت ئیعدامیان کرد. کەلیمەی ئیعدام کەلیمەیەکە کە ڕۆژانە لەناو کۆمەڵگا هەموو کەسەی بیسێ کە ئیعدام ئەبێ لا بچێت، ئەسڵ ئیعدام ئەبێ لەوێن بچێت، هەموو کەسە بێ حەقی بێ بژی، هەموو کەس ئەبێ حەقی بێ ئەگەریش خەتایەکی کردووە، ئەگەر جارێکیان کاری خراپی کردووە بتوانێ پەشیمان بێتەوە وەکو ئینسانێک بژی و درێژە بە ژیانی بدات. بەڵام کۆماری ئیسلامی ئەمە لە ئینسانەکان ئەگرێتەوە و زۆر جەر ئێمە بینین کە تعدادی ئەعدامەکان لە ئێرانە بە 10,000 نەفەر لە ئێران کراون و ئەوە بۆ خۆی پەروەندەیەکی ڕەشی کۆماری ئیسلامیە. ئەوەی کە جێگەی سەرنجە سەرۆکۆماری ئێستەی کۆماری ئیسلامی یەکێک لەو کەسانەیە کە دەستی بە خوێنی هەزاران هەڵسوڕاوی سیاسی و مەدەنی و کرێکاری سوورە و دەستوری قەتڵی هەزاران نەفەری سادر کردووە و ئێستا لە مەوقعیەتی سەرۆکۆمارە دانیشتووە و خەریکە بۆ وڵاتە بڕیارە دات. ئەمە طبعاً کۆماری ئیسلامی بە هەڵبژاردننی یا دانانی ڕێیسی وەکو سەرۆکۆمار لەو شەرایەتەی و ئەیبینی خەریکە بەرە و لەوە ئەچێکە دیسان ئاخێزی جەماوەری یەک لە دوای یەک دەست پێ بکاتەوە، لەوە چێکە خەڵکی ترم جارە دەورێکی کە قبوڵی نەکەن بێنە خیابانوانە زانی کە ئەمە ئەو کەسەی کە ئەتوانێت ببێ بە سەرۆکۆمار کە بۆ خۆی لەم بابەتەوە تەجروبەی سەرکوتکردنی هەیە، تەجروبەی لەناوبردنی خەڵکی هەیە. هێنانی ڕێیسی بە نەوعێک علامەتێک بوو بە خەڵک کە پێیان بڵێ کە ئەوە لەو بۆ لا ئەو کەسەی کە
ئەتوانێ ژیانی ئێوە نێڵێ و جۆرەی کە بتانەوێ ڕای خۆتان دەربڕن بێنە سەرشەقام ئاعتراز بکەن یا شتێکی وا بڵێن هەر بۆ کەسێک کە دوێنێ حکمتان پێدا ئێستا ئەتوانێ هەموو شتێک لە کۆماری ئیسلامی بکات و موقعیەتی بۆ سوورەتیان پێدا. ئەمانە هەموو بەڕاستی شتایەکن کە ئەوڕۆ لە کۆماری ئیسلامیە خەریکە ڕووەدا. تاکەی مەسلەکەوەی تاکەی ئێمە ئەمە قبوڵ بکەین. 42 ساڵە کۆماری ئیسلامی چ خێرێکی بۆ خەڵکی ئێران بووە. وڵاتی ئێرانی لەباری ژینگەوە وێران کردووە. بەو جۆرەوە ئەڵێن ئەلعانە ژینگە پارێزان باسیەکەن بەشێکی زۆر لە وڵاتی ئێران دەوروبەری ئیسفەهان و کرمانەوە ناوە ئەرز خەریکە ڕۆئەچێت بۆ ئەوەی بەکارهێنانی زۆری ئاوی ژێر عەرز وای کردووە کە عەرزەکە خەریکە ڕۆئەچێت و درز و درزی لە بیناکانە بەوجود هێناوە. ئەمە بەو جۆرە کە باسیەکەن ئەڵێن هێنانەوە سەر شوێنی ئەوڵی ئەو شەرایەتی کە بووە هەر نابێت ینی ئەکرێ شتێکی کە بکەی بەڵام تازەودا ئەو وەزیەتە وەکو ئەوڵی لێ نایەتەوە. ئەوە لەباری ژینگەوە وای کردووە. لەباری ئابووریەوە بزانن ئەو کۆمەلگا لە چ وەزیەتەکە بزانن بحرانی قەیرانی ئابووری لە وڵاتە لە چ ئاستێکایە، بێکاری لە چ ئاستێکایە، خەڵکی بێکار لە چ ئاستێکایە، بزانن خەڵک بۆ ئەوەی بتوانێت بژی چی ئەکات عەزای بەدەنی خۆی ئەفرۆشێ. ڕۆژ نییە خەڵک ئتلاعیەیەک نەدەن بۆ ئەوەی کولیە یا یەکێک لە ئەندامانی بەدەنیان بفرۆشن بۆ بتوانن بنەماڵەکان بژیانن. زۆر لەم بابەتانەوە کرێ وەزیەتی کرێکاران چاو لێ بکەن. ئێستش هەر بەشێکی زۆر لە کرێکارانی پەیمانکار هەن لە ئاعتیسابە کرێکارانی نەیشەکەر هەردیسان دوای ئەوە کە ئەو سەرکەوتنیان بەدەستێنا کە کارخانەی نەشەکەری هەفتە پێیان لە بەشی کەرتی تایبەت هێنا سەر دەوڵەت بەڵام ئاعترازەتەکانیان هەر بەردەوامە و ئەوە معنایەوەی ئەو کۆمەڵگا لە موقعیەتێکی تەقینەوەیەوە کۆماری ئیسلامیش هەستی بەوە کردووە بۆیە بە نۆعێک ئێوێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕاگەیاندراوە شتەکان زیاتر خەوف و ترس بخاتە دڵی خەڵکەوە بۆ نێن ئاعتراز بکەن. دانانی ئەو فیلمانە و نیشاندانی زندانەکان و هەموو ئەمانە بەشێکە لەو سیستمە و لەو سیاسەتەکە کۆماری ئیسلامی بۆ بەرگریکردن لە ئینقلاب و شۆڕشی جەماوەری خەریکە ئیسفادەی لێیەکە و هەروە کە باسمان کرد سەرکوتی زندانیان و کوشت و بڕیان و بێسەر و شوێنیان و بەسەر شوون بوونیان و هەموو ئەوانە بەشێکە لەو پرۆژەی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی بەر بە شۆڕشێکی زەماوەری بگرێت و درێژە بە عمری نگریسی خۆی بدات و ئەوە خەڵکن کە ئیتر بە کۆتایی بەو ئەمرە بێنن و نێڵن کۆماری ئیسلامی لەوە زیاتر لەسەر دەسەڵات بمێنێتەوە. ئەمە ئەرکێکە کە لە سەرشانی خەڵکە لە سەرشانی هێزەکانی کۆمەڵایەتی ناو کۆمەلگایە کرێکاران زەحمەتکێشان ژنان گەنجان دانشجویان هەموو بەشی کۆمەڵایەتەکان یەکگرت و بازنشستەکان دژ بە کۆماری ئیسلامی بێ هەستن و نیاڵن ئەو حکوومەتە درێژە بە ژیانی خۆی بدات. بینەرانی خۆشەویست زۆر خوشحاڵ بووم بۆ ئەوەی دیسان لە خزمەتتان نابووم لە بەرنامەی ڕاستەوخۆدا. هیوادارم توان لە بەرنامێکی تریشا لە خزمەتتان نابم. زۆر سپاس بۆ ئەوەی بینەری ئەو بەرنامەیە بوون. تا بەرنامەیەکی تر و لە بەرنامەیەکی تری ڕاستەوخۆدا کات و ساتێکی خۆشتان بۆ بەعەوەتە خوازم و کاتێکی خۆش.